هونەرمەند پەرواز حسێن گەڕایەوە هەرێمی کوردستان دیارە دوێنێ ئێوارە لە ڕێگە فڕۆکەخانەی هەولێرەوە گەڕایەوە نێو باوەشی وڵات و با تەندروستێکی باشەوە بۆ میدیاکان دووە کە ماوەی نزیکەی ساڵێکە لەژێر چاودێری پزیشک و لە وەرگرتنی چارەسەرایە تاوەکو بتوانێت تەندروستی باش بێ و ئەو قۆناغە قورسەیی کە لە ماوەی ڕابردووە هەیبووە بتوانێت تێپەڕێنێ. ئەم هونەرمەندە دیار و دەنگخۆشە بۆ مایکی کورسات مەگەزین دووە باسی لە ڕەوشی تەندروستی خۆی و هەروەها باسی لە گەڕانەوەی بۆ نێو دنیای هونەری گۆرانی و موزیک کرد. ئەخڕۆژانی خۆشەویستی دڵێ ئەم جارە بێناوە ترپەی دڵێ ژی پڕاوی لەگەڵ خۆتان بهێناوە ئەخڕۆژانی خۆشەویستی دڵێ ئەم جارە بێناوە ترپەی دڵێ ژی پڕاوی لەگەڵ خۆتان بهێناوە بڵێ دیسان لە جێژوانە تانی واشە و بمهێڵناوە حەیف ڕۆژانی خۆشەویستی ئەخڕۆژانی خۆشەویست. ئەگەر بەراورد بکەی پێش 12 مانگ لەگەڵ ئێستا جیاوازێکی زۆری هەیە چونکە ئەمن ئەو کاتێک کە چوومە ئەڵمانیا بە شێوازێکی ئەمەرجنسی ڕۆشتم کە گەیشتینێ یەکسەر دەستمان بە ڕێکارە تەندروستیەکان کرد عیلاجم وەرگرت و نەشتەرگەریە گەورەکەمان کرد و بەڵام ئەگەر جیاوازی بڵێ ئەکید جیاوازێکی زۆری هەیە چونکە مەرحەلە قورسەکەم تێپەڕان لە ئێستای مندا ئێستا بەجەدید چونکە قۆناغێکی نوێ هاتە ژیانی من ئەویش ئەوە بوو کە من تەسەوڕم بۆی نەدەکرد کە تووشی ئەو دەردەبم پێش هەموو شتێک ئەوەیە کە من زۆر فۆکس بکەمە سەرباری تەندروستی خۆم کە بە شێوازێکی وا کار بکەم کە سترێس بۆ ژیانی ڕۆژانەی من نەیە چونکە خۆتان دەزانن یەکێک لە سەبەبەکانی شێرپەنجە ئەوەیە لە خەم و لە سترێس تووشت دەبێ ئینجا پلانەکانم زۆر بە جوانی دەکەم بۆی سترێسم توش نەبێ بۆی بە کوالیتی تریش ئیش بکەم بەڵام ئینشاءڵڵە پلان دادەنی. ئاز لە منداڵەکان کێکچەکان ماوەی چەند دەبێنە نەتبینیون لە مێژە نەمبینیون زۆر بیریان دەکەم ئەکید بەڵام هەمیشە من لەگەڵیان بە ڤیدیۆ کۆڵ قسەم دەکرد لە ڕێگەی کامێرەی چاودێریەوە سەیرم دەکردن هەمیشە ئاگام لێیان بوو جگەلەوەی کەم زۆر نەخۆشیش بووم ئازارم زۆر بوو بەڵام هەر بە کامێرەی چاودێری قسەم لێگەڵ دەکردن بۆ ئەوەی کە چۆن نان دەخۆن چۆن دەڕۆنە مەکتەب چۆن خۆیان دەگۆڕن کۆنتاکتم لە ڕێگەی مۆبایلەکەم دروست کرد بوو. زۆر سەبەپەلەم خێرا لەگەڵ ئێوە خۆشەویست کاروبارەکانم تەواوکەم بچمەوە باشی منداڵەکانم زۆر سپاس دەکەم مەمنون. هەرچی بڵێ هەرچی بکە لای خەڵک تاوان بار منم هەر چۆنێکیش بڕیار بدەن تا کۆتایی بێدەنگ دەبم تا ئەو ڕۆژەی لێم تێدەگەن یەک وشانە دڵچێنم با بە ناحەق ناوم ببەن دڵنیام هەر